سەرەتای گەیشتنی ڤاکسینی دژ بە کۆڕۆنا بۆ سنووری قەزای بەردەڕەش بۆ هەرێمی کوردستان و دواتر گەیشتنی بە پارێزگای دۆک و قەزای بەردەڕەش هەتاکو ئێستاکە لە ئەو بنکەیەنەی کە ئێمە کردومانەتەوە بۆ هاوڵاتیان 4871 کەس ئەو ڤاکسینیان هەتا ئێستا وەرگرتووە. ڕۆژانەش هاوڵاتیان لە سەردانیکردنی بنکەکانی پێدانی ڤاکسین بەردەوامن. ئێمە لەگەڵ گەیشتنی ئەم ڤاکسینە بۆ سنووری قەزاکەمان لە ڕێگای 4 بنکە ئامادەکاری خۆمان کرد و ڕۆژانە زیاتر لە 300 کەس ئێستاکە ڤاکسینیان پێدەدرێ. لە بۆ ڤاکسینەکەش هەر سێ جۆرەی کە گەیشتە هەرێمی کوردستان لە ڤایزەر و ئەسترازینکا و سینۆفارم ئێستا بەردەستە و بنکەکانیشمان فراوان کردووە بۆ ئەوەی قەرەباڵغی دروست نەکرێ. هیوادارین هاوڵاتیانیش کە سەردانی ئەو بنکانەی ئێمە دەکەن خۆیان بپارێزن و ئەو هۆیەکانی خۆپارێزی بەکاربێنن بۆ سڵامەتی ژیانی خۆیان و دەوروبەری خۆیان. تاوان ئەو ڤاکسینە لە ڕێگای لینکێشی ئەلکترۆنی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵاوی کردوتەوە، ئێمەش وەکو بەڕێوەبەراتی تەندروستی بەردەڕەش لە ڕێگای پێیجی فەرمی خۆمان ئەو لینکەمان داناوە و هەروەها ڕێنمایی پڕکردنەوەی لینکەکەشمان بەڵاو کردوتەوە بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانەی کە سەردانمان دەکەن لە ڕێگای ئەو لینکە و ناوی خۆیان تۆمار بکەن ئامانجی دانانی ئەو لینکەش بۆ ئەوەیە ئەو ڤاکسینە بە هاوڵاتیان بە یەکسانی دابەش بکرێت لەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان و ئێمەش لێرە لە ڕێگای ئەو لینکە بە هاوڵاتیانی دەدەین. هیوادارین ئەوەی کە سەردانمان دەکات بۆ وەرگرتنی ڤاکسین لە ڕێگای ئەو لینکەوە ناوی خۆی تۆمار بکە بۆ ئەوەی بێبەش نەبی یاخود ناتوانێت بەبێ خۆ تۆمارکردن ئەو ڤاکسینە وەربگرێت.